هەر سەبارەت بە ئەو براندە گیانیانەی کە لە هەرێمی کوردستان تۆمار کراون و لە ئایندەدا پلان هەیە کە زیاتر بکرێن. ئێمە بۆ گفتوگوی زیاتر میوانداری بەڕێز فەتحی مدەڕیس ڕاوێژکاری وەزارەتی بازرگانیمان کردووە لە ستۆدیۆ میوانی ئەمەیە. بەڕێز فەتحی ئەم کاتت بار بەخێر هاتی. زۆر سپاس. ئەو براندانە کە هاتوونەتە هەرێمی کوردستان پشتیان بە چی بەستووەوە بێخەم لقیان لە هەرێمی کوردستان کردوتەوە لە کاتێک ئازاین زۆربیان لە جیهاندا ناوبانگێکی زۆریان هەیە، لێرە چی وای کردو بتوانن یاخود بە بێخەم لقەکانیان کاری تێدا بکەن و بەردەوامیش لقی زیاتری تیا بکەنەوە؟ بەڵێ ئەو گەشە ئەو ژینگە لەبارەی بۆ وەبەرهێنان بۆ ئەنجامدانی کار و بزنس هەروەها ئەو سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە کە ئەو براندانە لە هەرێمی کوردستان بۆ ئێستا بۆ داهاتوو وەکو شوێن پەنجەی خۆیان و هەروەها کاری و پرۆژەکانیان ئەنجام بدەن. ئەوە ئەو لە کاتی ئێستادا بەڵام لە هەنگاوی داهاتوو لە قۆناغەکانی داهاتوو بڕوامان وایە کە زیاتر لە بڵین بە سەدان یاخود بە هەزاران براند ڕوو لە هەرێمی کوردستان و عێراق دەکەن لەبەر ئەوەی هەنگاوێکمان لە پێشە ئێمە وەکو عێراق من ئەندامی لێژنەی بە ئەندامبوونی عێراقم لە ڕێکخراوی بازرگانی جیهانی لە ماوەیەکی زۆر کووردا گەڕی سێمی دانوستان دەست پێ دەکا کەوا دەکا بڕوامان وایە کە عێراق ببێتە ئەندام لەو ڕێکخراوە ڕێکخراوی WTO وا دەکا کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ زیاتر لە براندەکان بێنە هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەش پێویستە چەند ڕێکارێک ئەنجام بدرێت بۆ ئەو ژینگەکە لەبارتر بێ. گەشە سندنی ئابووری بگاتە ئاستێکی کە ئێمە داخوازیمان وایە کە بگاتە و ئاستە براندە جیهانیەکان پێویستیان بۆ نمونە چەند یاسایەکی ترە لە قۆناغی داهاتوو پێشنیارمان کردووە کە ئەو یاسایانە پەسەند بکرێتن وەکو یاسای واردکردنەوەی بەشێک لەو یاسا بڵێ وەکو یاسای بە بازارکردنی ئەلکترۆنی کە ساڵانە بە پێی پێشبینیەکان 5.8 تریلیۆن دۆلارە وەکو قەبارەی بازرگانی. هەرێمی کوردستان وەکو بەشێک لە مانزومە و لە هاوچێشە نێودەوڵەتەکان و ناوچەکە پێویستە لەو ئاستەدا بێ هەرچەندە ئێمە پێشنیارمان کردووە لە قۆناغی داهاتوودا لە کابینەی داهاتوو هیوادارین لە پەرلەمان ئەوە پەسەند بکرێت تاکو بتوانین دەرگاکانمان واڵا بکەین بۆ ئەو براندانە براندە گەورەکان. باشە بوونی ئەو براندە گەورانی کە باسیەکەی چه سوودیەکێ بێ بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە وەکو دەتوانین بڵین وەکو بازارێکی گەورە بۆ عێراق وەکو دەواازەیەک بۆ بەشەکانی تری عێراق هەر چۆنێک بێ هەرێمی کوردستان زۆر جیاوازترە لە ژینگەی ئابووری لە ژینگە و سەقامگیری و سەکتەرەکانی تر. هەرێمی کوردستان دەکەنە پێگەیەکی خۆیان بۆ بە بازارکردن بۆ ئەنجامدانی پرۆژە هەروەها ئەو یاسایانێک کە ئێمە هەیتمان لەوانەیە لە بەشەکانی تر عێراقدا نەبێت. لەبەر ئەوە هەرێمی کوردستان هەردەم لە پێشچاوە ئەولەویەتی ئەو کۆمپانیە جیهانیانە ئەوەیە کە براندەکانیان بنێرن بۆ هەرێمی کوردستان. باشە بەڕێز فەتحی لە ماوەی ڕابردووە بینیمان هێرش کرا سەر بەشێک لە براندەکان لە بەغدا و ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراق. هیچ لەو براندانە هەوڵیان داوە لەقەکانیان لەو ناوچانە بکشێنەوە بیهێن هەرێمی کوردستان وەکوی ئاگادار بن؟ بەپێی ئاگاداریەکانمان ئەوە زۆر کارگەری نەرێنی هەبووە لەسەر بەغدا و بەشەکانی تری عێراق بۆ ئەو براندە جیهانیانەی کە لە داهاتوودا دێنە هەرێمی کوردستان ناچنە بەشەکانی تری عێراق. بەڵام ئەو براندانێک کە هێرش کرا سەریان بەپێی ئاگاداریمان متمان وەکو بڵێ زمانێکیان لە حکوومەتی عێراق وەرگرتووە کە دووبارە نەبێتەوە، بەڵام ئەوە واناکە کە ببێتە بربەست بۆ دووبارە نەبوونەوەی. لەبەر ئەوە کە دووپاتی ئەوەی دەکەینەوە هەموو جیهان کۆمپانیە گەورەکان براندە نێودەوڵەتەکان ئەو حەقیقەت و ئەو ڕاستیە دەزانن کە هەرێمی کوردستان زۆر لەبارترە لە بەشەکانی تری عێراق. لەبەر ئەوە ئێمە وەکو وەزارەت وەکو لایانی پەیوەندیدار خۆمان ئامادە دەکەین بۆ هاتنی ئەو براندە گەورانە لە داهاتوودا. باشە ئەو براندە گەورانەی کە لە هەرێمی کوردستان زیاتر لە چه وڵاتێکەوە هاتوون؟ لە وڵاتانی یەکێتی ئەوروپا لە چین هەروە لە وڵاتە عەرەبیەکان لە ئەمریکا
کە بە هەزاران براند لە هەرێمی کوردستان تۆمار کراوە بە پێی یاسایەکی عێراقیە. باشە ئەو یاسایە ئێمە وەکو بڵێ بە پێی دەستور بەشێکین لە عێراق وا دەکا کە بتواندرێت سەرنجی ئەو کۆمپانیا ڕابچێشین کە ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستان وەکو دەواازەیەک بۆ بەشەکانی تری عێراق بتوانن کارەکان ئەنجام بدەن. براندە گەورەکان تاکو ئێستا نەهاتوونە بۆ نمونە مایکرۆسۆفت، بۆ نمونە ئەو براندە گەورانی کە سەرمایەکانیان بە تریلیۆن دۆلارە. باشەوە هیچ شتێکتان نەکردووە هەوڵێکتان نەیەوە هەماهەنگی یەک دروست بکەن کە وابکەن ئەوانیش لقیان لە هەرێمی کوردستان هەبێت؟ بەڵێ ئەوان چاوەڕوانی ئەو هەنگاون کە ئێستا ئاماژەم پێکرد کە عێراق کە دەبێتە ئەندامێک لە ڕێکخراوی بازرگانی جیهانی ڕاستەوخۆ ئەوانە بە پێی ئەو ڕێکارانی کە دەگرێتە بەر عێراق واژووی لەسەر ڕێکەوتنامەکە دەکات کە ئێمەش هەرێمی کوردستان بەشێکین لەو ڕێکەوتنامەیە وا دەکە ئەو براندانە بەبێ ئەوەی کە گرفتێکی ئەو تۆ بێتە پێشان دێن هەرێمی کوردستان. باشەکەی ئەو ڕێکەوتنامەیە واژۆکرێ وادەکەی دیارە؟ بەڵێ لە دوو مانج داهاتوو گەری سێمی دانوستان دەست پێ دەکا کە دەستی پێکرد بڕوامان وایە کە بۆ ماوەیەکی کورت عێراق دەبێتە ئەندام کە ببێتە ئەندام گشت دەرگاکان وڵا دەبێت بۆ براندەکان، بۆ کۆمپانیا نێودەوڵەتیەکان، بۆ کردنەوەی دەواازەکان، هەروەها پێشکەشکردنی ئاسان کاری بۆ هاتنی ئەو کۆمپانیانە بۆ ناو بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان. باشە ئەو براندانەی کە لە هەرێمی کوردستانە هەن زیاتر لە کام شارکارەکەن لقیان هەیە؟ بە پێی یاسا ئەو براندانە کە تۆمار دەکرێت لە وەزارەتی بازرگانی پێشە سێمانەی ئەوەیە لە هەموو بەشەکانی تری هەرێمی کوردستان دەتوانن کار بکەن، دەتوانن بریکارنامە پێشکەش بکەن، دەتوانن لە مارکێتەکان لە بازارەکان تەواجود و وجودیان هەبێتن و هەروەها ئەو براندانە کە ئەو کەلوپەلانەی کە بەناوەکانی خۆیانە کە بێتە گشت شوێنەکان لە هەرێمی کوردستان. باشە بەڕێز فەتحی لە ماوەی ڕابردوو بڕیاردراکە لە 175 دەستی کار لە دەستی کاری ناوخۆ بێ، ئەم بڕیارە بەسەر ئەوانیشدا تەطبیقەکرێ؟ بە پێی ئاگاداری خۆم ئەوەیە کە جۆرێک لە ئیستسنا و وەکو بڵێ بۆ نمونە ئەگەر هاتوو کەرتێک یاخود سەکتەرێک دەستی کاری ناوخۆ شارەزاییمان نەبوو لەوانەیە ئەوەیان بۆ بکرێتن کە بتواندرێ ڕاهێنان بە تاو کاتەی پێویست بێ بەڵێ بۆ دەستی کاری ناوخۆ بکرێ هەتاکو دەگاتە ئەو ڕادەیە کە دەستی کاری ناوخۆ بتوانێت لەسەر ئەو ئاستەی نێو دەوڵەتی کار بکاتن. ئێمە هەردەم لە وەزارەت لە بۆنەکان دووپاتی ئەوە دەکەینەوە پێویستە ڕاهێنانی پیشەیی بۆ دەرچوانی پەیمانگاکان، بۆ دەرچوانی قوتابخانەکان، بۆ ئەوەی دەستی کاری لە بارمان هەبێ بۆ کارکردن لە بوارە جیاجیاکاندا لە بواری گەشت و گوزاری لە بواری خزمەت گوزاریەکان. بەڕێز فەتحی مدەڕیس ڕاوێژکاری وەزارەتی بازرگانی لەگەڵ مام بێ سوپاس بۆ ئێوە بە خێر هاتن دووبارە. سپاس.